من نناسی نایناسێ پێی ئاساییە لێ هەڵگەڕێتەوە. بۆیە پێویستە مناڵەکانتان فێری ئیسلامەتیکەن. مناڵ لەکوێ فێری ئیسلامەتی بێ براکانم؟ ئەوە مەنهەجەکانی خوێندنە خۆتان نەزانن. خۆ باسی خوا و پێغەمبەری بۆ ناکرێت لە مەدرسەیە. ئەوەش ماڵەکانە تۆ بیخەیتەبان ئەم مسلسلاتەکە و ئەو فیلمەکە و ئەو بەرنامەکە. ئەی خۆ مزگەوتەکانیش دەورەیەکەنەوە ماشاء الله مەشغوڵی مەجالت نییە بینێری و ئەشینێری مەجاڵت نییە بڵێ کوڕم ئەرە خوێندت نەتخوێند. ئەیتر مناڵێکەوە فێری شوناس بێ، لەو بەرنامانەوە فێرە بێ کە تەماشایەکە، لەو مەنهەجەوە فێرە بێ کە باسی خوا و پێغەمبەری تیانە، لەو مەنهەجەوە فێرە بێ کە ناوێرێ باسی خوا و پێغەمبەری تیا بکڵێ با داعش دروست نەبێ. ئەوسا ئەوە لە کۆمەڵگا خوڵقەیەکە خوڵقاوە، ئەوە ڕۆدا کە ڕووی داوە. بۆیە پێویستە باوکی بەڕێز، دایکی بەڕێز بەرپرسیارانە هەسمە مەسئولیەت کەی، ئاگاد لە مناڵی خۆت بێ، خۆت یەکەم جا تەربیەت دەبۆی مناڵەکەشت لەسەر خۆت تەربیەت ببێ. باوکێک خۆی بێ تەربیەت نەدرێ ناتوانێ مناڵەکەی تەربیەتدا، دایکێک خۆی پێ تەربیەت نەدرێ ناتوانێ مناڵەکەی تەربیەت بدە. ئەگەر تۆ کات بە خۆت نەدەی سەیری بەرنامەیەکی بەسوود کەی بۆی مناڵەکەشت لەگەڵ تەدانیشە و تەماشایکە و دڵەکەت و هەوە و ئارەزوت حەز لە فیلمێ و مسلسلێکە، مناڵەکەش لەگەڵ تە سەیرەکە، ئەوە وەرەگرێت کە تۆ وەرێگری، تەماشای ئەوە دەکە کە تۆ تەماشای دەکەی. باوکێک ئەوەندە غافڵ بێ، ئاگای نەوێ مناڵەکەی ئاڵای ئەمریکایەک، ئاڵای بریتانیا کاتە قەی سەیارەکەی خۆیە، کاتە قەی پاسکیلەکەی خۆیە، قەی عەربانەکەی خۆیە. ئەم باوکە لەکوێیە؟ لەکوێ خەوتووی؟ ئەگەر بینیتە هەروەی، ئەگەر نەتبینیە هەروەی. ئەمن نمونەیەکە ومن مقصدم ئەو نمونە بچووکەش نییە بالأخص، بەڵکو مەبەستم لەوە گەورەترە. والسببی وتارەکەشم ئەو ڕووداوە بوو بەڕاستی و ئازاری دڵی زۆر دام لەناو ئەو کۆمەڵگایە. جیلێک وا پەروەردە ببێ، شوناسی خۆی، شوناسی ئیسلامەتی خۆی بسڕێتەوە، وڵاتێک بەهێز و قووەت و هەموو شتێکی دژی خوا و پێغەمبەر و ئیسلامەتی بوەستێتەوە، بێن تاکەکانی هەڵی واسن بەرزی کەنەوە. لە خۆمە ئیسوتێنی، لە خۆمە باوکت فێری کوردی بڵێ ئەمە دژی خوا و پێغەمبەر وەستێتەوە. ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون. ئەو خەم و ئەو بێخەمیە، ئەو غەفڵەتە، ئەو بێئاگاییە کەی هەستی پێەکەی؟ ئەوە ئێستا بەرەبەرە سەرەتای هەست پێکردنێتی 10 ساڵی تر زیاتر هەستی پێەکەی. ئەو جیلە گەورە بوو، ئەو جیلە گەورە بووە تەمەنی چۆ 15 ساڵ ئەوە ئاڵای هەڵدا، بەیانی ئەیشی هێنێتە وڵاتەوە، بەیانی خیانەت بەخوا لە خاکەکەش دەکا. کەسی خیانەتی لە دینت کرد لە خاکیش دەیکا بەخوا، کەسی خیانەتی لە دینتان کرد لە نەتەوەکەشتانەی کە. زۆری پێ ئاساییە، هەر کەس بیکەنە یاسای ژیانتان کێ دینی زایە کرد لە غەیرە دین زۆر ئاسانترە بەلایەوە زایەیکە. تاکەکانتان پەروەردەکەن، پەروەردەکەن، با دینی خۆی خۆش بوێ، ئاگای لەو هەویەی خۆی بێ، ئەوە شوناسێتی، و بە ئاگای لە ئەو گەلەی خۆیشی بێ، زمانی خۆی بپارێزێ، بەو زبانە کوردیە بەدبەختە داماوە قسە بکە و خاوەنی نەماوە. چەند ساڵێکی تر وا بڕوا خەڵگەمە بە ئینگلیزی قساکە، چۆن ئێستا لە هەندێک وڵاتە بە فەرەنسی قساکەن و فەرەنسی ژنین، ئەترسم ماوەیەکی تر کوردستان خەڵگەمەی بە ئینگلیزی قسە بکە. خەمی شوناسی خۆتان بێ. واللهی لە فەرەنسا سەرەتا کابۆ دروست بوو، واللهی ئەو فەرەنسۆ میترانی کە لەم وڵاتە زۆربەتە ناویتان بیستووە، واللهی دژی وەستاوە وتی ئەمە لە سەقافەتی فەرەنسیە نییە، ئەمە شتێک نەیە وا بزانن بەس موسڵمانانان بۆ چوونانیان هەیە. بڕۆ تەی سەیری وڵاتانی و سەیری مێژووکن. کاتێک ئەمریکا غەزوی فکری و ڕۆشنبیری وڵاتانیە کرد، وڵاتان لە تەکنۆلۆژیا و لە پێشکەوتنی کێشەیان نەبوو، بەڵام لە غەزوی سەقافیە کولتوری وڵاتێک بگۆڕی پێیان مەرفوزە. بەس ئەم میلەتە داماوە نەبێ، ئەم میلەتە داماوە نەبێ. خۆ ئێستا ئەگەر ڕاگەیاندن کە عەقڵی خەڵکن ئەو شوناسی دین و ئیسلامەتیە ناشرین نەکەن،
ئەو شوناسی کوردایەتێ ناشرین نەکەن ناتوێتەوە بەڵام کاتێ ڕاگەیانەکان کە عەقڵی خەڵکن دژی دین وەستاوە و زبانە کوردیەکەی بەکار نەهێنا ئەوە ڕووەدا کە ڕووی داوە بۆیە مەسئولیاتی هەموو لایەکە مەسئولیاتی هەموو لایەکە بە درێژایی مێژوو هەر مەلاکان دینی خەڵکیان پاراستۆ و هەم ئەوانش زبانیان پاراست و زبانی کوردی مامۆسایەکمان هەبوو ملحید و ئەیوت کورد هەتا بمرێ ملحید و بێدین و ئەیوت کورد هەتا بمرێ قەرزاری مەلایە چکە ئەو زبانە مەلا بۆ کوردی هێشتۆتەوە بۆیە بزانن بەخوا هەر مزگەوتە لە خەمی دینتانە و لە خەمی ژینتانە هەر مزگەوتە لە خەمی دین و ژینتانە لە خەمی دین و نەتەوەکەشتانە بەخوا هەر مزگەوتەکانن بەعەکسی ئەوەی زۆر دژایەتی مزگەوتان لێ دەکرێت